یانەی قەڵاتزێ بە برنەوەی لە یانەی بابان گەیشتە ڕیزبەندی چوارەمی خولی پلەیش یانەکانی کوردستان. لە هەفتەی پێنجەمی خولی پلەیشی یانەکانی کوردستان قەڵاتزێ لە شاری سلێمانی بووە میوانی یانەی بابان. یارەکە هەر لە سەرەتاوە بە هێرشەکانی بابان دەستی پێکرد. لە جێمی یەکەمدا لە چەمبۆنەیەکدا بابان نزیک بوولەوەی بگاتە گۆڵی قەڵاتزێ، بەڵام سەرجەم هێرشەکانی بیاکان بوون. لە بەرامبەریشدا قەڵاتزێ لە ڕێگەی هێرشە هەڵگەڕاوەکانیەوە بەترسی لەسەر گۆڵی بابان دروست کرد و بۆ بێ و بتوان هیچ گۆڵێک تۆمار بکەن و جێمی یەکەم بە یەکسانبوونی بە بێگۆڵ باکۆتات. جێمی دووەم یارەکە سیناریۆیەکی پێچاوانەی وەرگرت. هەردوویانە هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکتر چڕ دەکردەوانێ، بەڵام نەیان دەتوانی بە گۆڵ بگەن. تا ئەو کاتەی لە خوڵێکی 72 دڵشاد حەمەڕەش توانی گۆڵی پێشکەوتن بۆ یانەی قەڵاتزێ تۆمار کرد. دوایەم گۆڵە بابان هەوڵی زۆریدا لە پێناو تۆمارکردنەوەی گۆڵی یەکسان، بەڵام جارێکی دیکە بابان سەرکەوتوو نەبوو لەوەی بە گۆڵی یەکسانی بگاو. لە کۆتا خولەکەکانی یارەکەشدا دڵشاد حەمەڕەش بۆی وەرگرتنی کارتی زەردی دووەمەوە بە کارتی سوور لە یارەکەدا لەلایەن عەلی ڕەشیدی داوەرەوە کرایە دەرەوە. یارەکەش ئەو تاکە گۆڵان لە سوودی قەڵاتزێ باکۆتا. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکەی بەخێراتنی ئێوە بەڕێز دەکەم. سپاس بەخوای گەورە ئەمڕۆ لەگەڕی پێنجەمی خولی پلەکان توانیمان یاریەکی تا ڕادەیەک باش بکەین بە حکومی ئەوەی لە ناو خاکی خۆمان نەبوو، هەندەرانیش پاڵپشتێکی ئێمەی تاویان کرد. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە قەڵاتزێوە کۆمەڵە مشاکلمان توش بوو لە ڕێگە، بە سپاس بەخوای گەورە هیچ شتێک ڕێگری لێ نەکردین. ئەمڕۆ تینووی بردنەوە بووین، لەبەرەوە ئێمە دووگەڕی سەرەتا بردنەوەمان تۆمار کرد. دوای ئەوە گەڕی سێم و چوارەم تقریبا زیاتر لە 4-5 یارجامە ئیسابە بوو، لەبەرەوە خوای گەورە مەفەقی نەکردین. بە سپاس بەخوای گەورە ئەمڕۆ توانیمان بگەڕینەوە سەر ڕێزکەی سەرکەوتنیش. ئێستا لە سێ خول بەشدارین، لە خولی عێراق، لە خولی کوردستان، لە جامی کوردستانە. یاریزانەکان چۆن بڵێ هیلاکییان پێوە دیارە، بەڵام هەوڵێکی باش ئین ئامادەکاریی باش دەکەین، یاریکی باش دەکەین، بەڵام ئەنجامەکەمان بەو شێوەیە نییە کامانەیە. هەوڵین بۆ یارەکانی داهاتوو هەوڵی زیاتر بین و یاریزانەکان زیاتر ئامادە بکەین بۆ یارەکانی تر و ئینشاڵڵا ئەنجامی باش بەدەستێنین. بەم شێوەش قەڵاتزێ دوایەوەی لە هەفتەکانی سێم و چوارەم بێبەش بوو لە تۆمارکردنی سەرکەوتن، توانی بردنەوەیکی نوێ لە خولی پلەیچیانەکانی کوردستان بنووسێتەوە پاژۆی لە هەفتەی یەکەم و دووەمیش سەرکەوتنی تۆمار کردبوو. بابانیش ئەنجامەکانی وەک پێویست نییە و یاری دوایاری ئەنجامی تیپەکە لە گۆڕاندا.